ئەچم بۆ ماڵی مام جەلال. بخير بين يا اخوان بخير بين ومالي ما بجنان فرم بوشلو فرم ئەم خێزانە لە پای خۆشەویستی بۆ سەرۆک و ڕابەر مام جەلال ناوی مناڵێکی کردووە بە ناوی سەرۆک مام جەلالەوە. بخير بين بو مالي مام جلال ايرا مالي مام جلاله ايرا مالي مام جلاله بن مالي يكيتيا اما خوي مام جلاله اما شيخ لاورا او يروخانه او بافيلا او كاقوباتا اما ببن مالي يكيتين اما مالي مام جلاله حمومان يكيتين حمومان مام جلالي لخصخانه بو خزان من ناو مام جلال لوي تلفوني ابو كردوم باوكي مام جلال لكويت بخوشي مام جلال نام ناونانی مناڵەکانی نمونەی وەفایەکە لە پێناو تێکۆشانی خزمەتی سەرۆک مام جەلال. بۆ یادی سەرۆک و سەرکردە مام جەلال دەڵێت ئەوان هەموو جارێک دەچنە سەر مەزاری شکۆی نیشتیمان و یادی دەکەنەوە. حتا ئەمرین ئێمە ڕێبازەکەی بەرنادێن ئێمە بنەماڵەیەکی یەکێتین ئێمە ئامادەین دایمی خوا یەکێتی بین و بنەماڵی یەکێتین و کەسانێکی زۆرەمان ناسەکە ئێمە مام جەلالین و هەر ڕێبازەکەی قەت بەرناین ئامادەین خۆماندانین لە پێناو یەکێتیە. دڵسۆزی بۆ ڕێبازی سەرۆک مام جەلال بە جۆرێکە بەردەوام درێژە پێدەری ڕێگەی خەباتی دەبن ئەویش بە ئامانجی زیاتر خزمەتکردن و بەردەوامیدان بە ڕێبازەکەی. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان سلێمان.